سەبارەت بە دەستگێڕ و ئەوانەی کە عارەبانە و کە زیادە ڕەوی هەیە لە ناو شارە ئێمە لیژنەیەکی باڵامان دروست کردووە کە جەنابی قایم قام و سەرۆکی شارەوانی پۆلیسی هاتوچۆ و ئاسایش هەموو ئەمانە بەشدارن تایە هەدەفی ئێمە ڕێخستنەوەی بازاڕە ئاسانکاری هاتوچۆیە بۆ هاوڵاتیان هەم بۆ هەموو خەڵکی لەناو بازاڕ و لە شوێنەکانە و نامانەوێت ئەو دەستگێڕانشە بە شێوەیەک لە شێوەکان زەرمەند بن بە پێی توانە شوێن و مەکان بۆ ئەوانش دیاری ئەەکەین بۆ ئەو خەڵکی کە خەریکی کار و کاسبی خۆیەتی بەڵام ئەوەی کە لە دوکانەکان تەجاوز کراوەتە سەر شۆستە و شەقامەکان و کە خۆی دوکانێکی هەیە هەموو ئەوانە لا ئادەین ئەو زیادە ڕەویان ئێمە لە مەرحەلەی یەکەمە هەموو زیادە ڕەویەکان لا ئادەین و دوایی لە ڕێگەی لیژنەوە ڕەچاوی ئەوانە ئەکەین ئەوەی کەم توانە و مەجالمان هەبێ بۆی بتوانین هیچ نەبێ بەشێک لە ڕەسیفەکە بە پێی قانون و یاسا وایان دیاری بکەن بتوانین تایە بۆسن بەڵام لە ئێستادا هەموو زیادە ڕەوی شۆستە و شەقام و دوکانەکان لا ئادەین